بۆ ساڵڕۆژی تیرۆرکردنەکەی کەسوکار و هاوڕێ و هاوپیشەکانی هاتوونەتە چەمچەماڵ بۆ سەرگڵکۆی ڕۆژنامەنووسی تیرۆرکراو سۆرانی مامەحەمە. هاوشێوەی ساڵانی ڕابردوو کەسوکارەکەی جەخت لە دەستگیرکردن و بەدادگای گەیاندنی بەکەرانی ڕووداوەکە دەکەنەوە. بەداخەوەتانێ دوای 15 ساڵ دیسانەوە حساو کە سۆرانێتی تیرۆر کرا شیروان شێروانی 4 ساڵی تر حکم درا تاوانێکی گەورەیە دەرهەق بەوە کرێ دەبێت شیروان شێروانی چی کردبێ ئەم تاوانێ ئەخەنە پاڵی ئەم دەسەڵاتە بۆ پەردەپۆشکردنی عیبەکانی خۆی هەر جارە بە شێوەیە دادگاکان بەکاردێنێ. ئێمەش بۆیە هیچ ئومێدێکمان نە بە دادگاکان نە بەم دەسەڵاتە ئەمڕۆی حکومەت هێرێمی کوردستانەیە هەر وەکو خۆی وایە کەیسەکەی. بە بڕای هاوڕێ و هاوپیشەکانی سۆرانی مامەحەمە لە هەرێمی کوردستان نەک بکوژی ڕۆژنامەنووسان دەستگیر ناکرێت بەڵکو داڵدەی دەدرێن لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە و ئەوش زیانی بەناو و ناوبانگی هەرێم گەیاندووە. دەستگیر نەکردن و شاردنەوەی بکوژان پەیوەندی بۆ یەکە یەکسەر ڕاستەوە خۆتۆ تەسەورت یا دیدگات بۆەوە چێکەمە دەسەڵات خۆی لە پشتەوەیەتی لە هەموو دنیا کە بکرد بزر بوو دەوڵەت لە پشتەوەیەتی لە هەموو دنیا لە باشترین وڵات دیموکراتی تا خراپترین وڵاتی دیکتاتۆری کە بکرد بزر بوو کە بکوژ بزر بوو ئەوە دەسەڵات لە پشتەوەیەتی هیچ قسە ناکرێت یا حیزبی حاکمەیە دەسەڵات. هێشتا خوێنە لە ناخی ئەمە لە ناخی کەسوکارەکە خوێنیشی بە ناحەق ڕژاوە جەخت دەکەینەوە سەر ئەو خوێنە ئەگەت تاکو مابین 15 ساڵ تەمەنێکی زۆرە کە ئێمە ساڵانە دەیدێرە لە دەوەری و لە بیرەوەریمانە ماوەتەوە کە جەخت دەکەینە سەر ئەوەی کەم خوێنە بە ناحەق ڕژاوە. دوور لە ئارامگەکەی و لە شاری سلێمانیش خەڵاتی ساڵانەی سۆرانی مامەحەمە دابەشکرا کە هەر ساڵە بە چەند کەسێک دەدرێت. ئەم ساڵە و خەڵاتە بەخشرا بە لەتیف هەڵمەتی شاعیر و ڕووناکشوانی. ڕۆژ بە ڕۆژ راپۆرتە نێودەوڵەتیەکان زۆر فراتە لەسەرمانە نووسن لە راپۆرتە نێودەوڵەتیەکان و راپۆرتەکانی ڕێکخراوەکانە لە IFJ، CPJ، CPT، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، وەزارەتی دەرەوەی بەریتانیا هەمویان کوردستان ئێستا بەچی ئەشوبکێنن بە ژینگەیەکی مەترسیدار بۆ کاری میدیا و کاری ڕۆژنامەوانی بواری سیاسی و نیشتیمانتی و هەستێکی نەتەوە. سۆرانی مامەحەمە بەر لە تیرۆرکردنی لە چەندین ڕۆژنامە و گۆڤاری کوردیدا کاری کردووە و بەرهەمە ڕۆژنامەوانەکانی بەڵاو کردوتەوە. ئەمە جگەلەوەی خاوەنی چەندین بەرهەمی شێعری و شانۆیی بووە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.